بابەتی وەرگرتنی مووچە هاتنی مووچە دواکەوتنی مووچە ترسێکە هەمیشە لە دڵی ئەو فەرمانبەرانەی هەرێمی کوردستاندایە چ بە سلکی سەربازی یان لە سلکی مەدەنیدا چونکە تاوەکو ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی نییە بۆ شێوازی دابەشکردنی مووچە ئەو هەمیشە چاوی لە بەغدایە پارە هات لە بەغداوە مووچە هەیە پارە نەهات نییە ئێمە لە ئێستادا لە دۆخێکا قسە دەکەین کە هێشتا بەغدا لە ڕەوشیشی نائاساییدایە بەدەستی خۆپیشاندەرانەوە هەموو عێراقی گرتوێتەوە ئەمە لەلایەک لەلایەکی دیکەوە بەڵێ فەرمانبەرانی کوردستان من وەکو فەرمانبەرێکیش بەڵێ ترسی ئەوە مێکە ئەو مووچەیە نەک دەفەوتێ بەڵکو فەوتاویشە چونکە ئەگەر وانە بووایە تاوەکو ئێستا کە دەبووایە لە ماوەی ئەو ساڵانەدا هەرێمی کوردستان لە ڕێگەی حکوومەتەکەی خۆی و لە ڕێگەی دامەزراوەکانیەوە پێمان بڵێ ئەو مووچانەوە چۆن بۆ سەرف دەکات. خۆتان دەزانن لە چەند ساڵی ڕابردوو قەیرانێکی سەخت ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووە هەرچۆنێک بێ حکوومەتی هەرێمی کوردستان با بنێ میکانیزمێکی دۆزی بووە لە ماوەی 2 ساڵ و شتێک کەوە ناوی لێ نابوو با بڵێن پاشەکەوتی مووچە بەڵام دیارە دەرکەوت پاشەوەی کەوا ماوەی ساڵێکیش دەبێت بە درێژایی ساڵی 2019 ئێستا ئەگەر بێت و لە مانگی 12 بەو پێیکەوە مووچەی مانگی 9 دەدرێتن 3 مووچای فەرمانبەران دەفەوتێ جا ئێمە وەکو فەرمانبەران داوا دەکەین چارەنووسی ئەو 3 مووچەیە دیاری بکرێتاوەکو ئێستا بە شێوەیەکی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامێکی پێویستی بۆ فەرمانبەران نەبووە بۆ ئێمە پێمان باشە بزانین ئایا ئەو 3 مووچەیە دەبێتە پاشەکەوت ئەگەر دەبێتە پاشەکەوت میکانیزمەکەی چۆن دەگرێت ئەگەر ناکرێتە پاشەکەوت ئایا دەدرێتەوە بە ئەقسات دەدرێتەوە هەرچۆنێک بێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پرسە ئێستا لایەن زۆربەی زۆری فەرمانبەران پرسێکی گرنگە چونکە پەیوەندی بە چارەنووسی قوتی ژیانیانەوە هەیە بۆی ئێمە پێمان باشە وەکو فەرمانبەرێکیش و مەهامی ئێمە تۆزە گرنگتریشە ئەویشانەوەی کەوا لە دەستەی دەستپاچینە پێمان باشە حکوومەت خۆی لەو تەنگەژەی دەرباز بکاتن و وەڵامێکی پێویستی بۆ فەرمانبەران هەبێت.